بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خوشویستان و بەڕێزان سڵاوی و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار لە هەمولایەک وەک هەمومان نزانین کە ئێمە ڕوبەڕووی چەند ڕۆژێکی پیرۆز و مبارەک و پڕبەخشندەی و میهرەبانی خوای پەروەردگارە بینەوە کە ڕۆژانی دەی ذولحیجەیە کە لای خۆمان مەشهورە بە نۆمینەی حاجیان. بەڕێزان هەمومان ئەزانین کە لە مانگەکانی ساڵا خوای پەروەردگار هەندێک مانگی زۆر پیرۆز کردووە زۆر بەلایەوە خۆشەویستن. مانگە زۆر خۆشەویستەکانی لای خوای پەروەردگار جگە لە مانگی ڕەمەزان مانگەکانن ئەو مانگانی مەشهورن بە ئەشهور الحوڕم کە ڕەجەب و محەڕەم و ذوالقەعیدە و ذوالحیجەیە. خۆشەویستترینی ئەم چوار مانگە لە لای خوای پەروەردگار مانگی ذوالحیجەیە لەبەرەوەی ڕۆژێکی تایە کە پێی ئەوتەی یەومە النەحر کە ڕۆژی قوربانیکردن و ڕۆژی ذیکر و تەهلیل و تەکبیر و تەحمیدی خوای پەروەردگارە و ڕۆژێکیشی تایە کە ڕۆژی عەرەفەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ صيام يوم عرفة أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده. واتا ڕۆژی عەرەفە إن شاء الله ئومێدم هیوان بە قاپی ڕەحمەتی خوایە کە گوناهی هەر بەندەیەک لەو ڕۆژەیە بە ڕۆژوو بێ گوناهی ساڵێک پێشتری بسڕێتەوە خێری ئەو ڕۆژوە و گوناهی ساڵێک پاشتریشی بسڕێتەوە. لەبەرەوە ئەم دەڕۆژەی کە لە پێشپانەوەیە زۆر گرنگە ئێمە هەوڵ بدەین بەڕێزان لەم دەڕۆژەیە عیبادەت و تاعەتی زۆر بکەین. عولەما ئەفەرمون ئیبن تەیمیە ئەفەرمێ ئەم دەڕۆژەی مانگی ذوالحیجە ئەفەرمێ لە دەشەوی قەدری ڕەمەزان یا بەقەدەر دەشەوی قەدری ڕەمەزان خەیریان زۆرە. ئێمە چۆن شەونخونی ئەکەین لە مانگی ڕەمەزانە لە دەشەوی ئەخیرا و ئەڵێن خێری 83 ساڵ عیبادەتی هەیە. ئیبن تەیمیە ئەفەرمێ ئەم دەڕۆژەی مانگی ذوالحیجە ئەفەرمێ خێری ئەو دەشەوەی قەدری مانگی ڕەمەزانیان هەیە. ئەم بابەتە خۆشەویستان پەیوەندی بەوەوە نییە کە ئەمساڵ حەج ئەکرێ یا حەج ناکرێ حاجەکانی دەرەوەی سعودی ئەچن بۆ حەج یا ناچن بۆ حەج. ئەم دەڕۆژە پیرۆزن ئەگەر حەج هەر نەکرێ ئەسڵەن پەیوەندیان بە گەورەی و پیرۆزی ئەم دەڕۆژەوە نییە. ئەم دەڕۆژە بەڕێزان یەکێک لە پیرۆزیەکانی ئەوەیە کە خوای پەروەردگار سوێندی پێ ئەخوا. خوای پەروەردگار ئەفەرمێ وەلفەجری وەلەیالین عەشر. خوای پەروەردگار سوێن عولەما ئەفەرمون وەلەیالین عەشر خوای گەورە سوێن بە دەشەوی ئەم ڕۆژانە ئەخوا. یاکە ئەفەرمێ ليشهدوا منافع لهم ويذكروا اسم الله في أيام معلومات. أم أيام معلومات عبد الله كوري عباس أفرمي ما بس بي أو دروجي بداية ذو الحجة لبروا بيغمبر إخوة صلى الله عليه وسلم شايتي أو بو أداك أم دروجة أفرمي ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله من هذه العشر من ذي الحجة. أفرمي هيج ڕۆژێک نییە کە خوای پەروەردگار کردەوەی باشی زۆر پێخۆش بێ لەم دەڕۆژە چاکتر باشتر. لەبەرەوە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فأكثروا من التهليل والتكبير والتحميد فيه. ئەفەرمێ زۆر چی بکەن زۆر الله أكبر لا إله إلا الله الحمد لله تیا بکەن. سەحابەکان گوتیان یا رسول الله ولا الجهاد في سبيل الله. گوتیان ئەگەر کەسێک بۆ نمونە بڕوا بۆ غەزا لە پێناوی خوایە ژیانی خۆی ببەخشێ لە پێناوی خوایە بەقەر عیبادەتی ئەم دەڕۆژە خەیر نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ولا الجهاد في سبيل الله فەرمی تەنانەت غەزایش لە پێناوی خوایە إلا رجل خرج بنفسه وماله ثم لم يرجع من ذلك بشيء. إلا کەسێک نەبێ خۆی سەروەت و سامانەکەی بردبێ بۆ غەزا نەخۆی نەسەروەت و سامانی نەگەڕێتەوە. خۆشەویستان ئێمە نەخۆمان ئەکوژین لێرە و نە ماڵ و سەروەت و سامانیش ببەخشین. تەنها ئەم عیبادەتی ئەم چەند ڕۆژە ئەمەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیەتی تەنها ئەوەندە بکەین خێرمان بەقەدەر ئەو پیاوە ئەگا کە خۆی و سەروەت و سامانەکەیشی بەخشەکە لە پێناوی خوای پەروەردگارە. لەبەرەوە گرنگە ئێمە ئەم دەڕۆژە خوا عالم ساڵێک کە ئێمە ئەم دەڕۆژە ئەبینینەوە یا نایبینینەوە گرنگە ئیستیثماری بکەین و بەری بێنین بەڕێزان. گرنگە ئەم دەڕۆژە ببێ بەمایی لێخۆشبوونی گوناهەکانمان لای خوای پەروەردگار بەتایبەتی ئەو نۆ ڕۆژەی طبعاً ڕۆژی دووەم ڕۆژی دەیەم ڕۆژی جەژنە ئەو هەمووتان نەزانن ڕۆژی قوربانیکردنە کە باشترین عیبادەت لەو ڕۆژەیە سەربڕینی حیوانێکە لە پێناوی خوای پەروەردگارە. نۆ ڕۆژەکەی تر باشترین عیبادەتیایە عولەما ئەفەرمون بە ڕۆژوو بوونە. ئیبن حەجەر ئەفەرمێ لە فەتح الباریە ئەفەرمێ ئەم دەڕۆژە بۆچی لە ڕۆژەکانی تری ساڵ زۆر گەورەترن بۆچی خێریان تا زیاترێکە بۆچی خوای پەروەردگار زۆر ئەم دەڕۆژەی پێخۆشە عیبادەتی ئەم دەڕۆژەی زۆر پێخۆشە. ئەفەرمێ لاجتماع أمهات العبادة فيه. ئەفەرمێ چونکە هەموو گەورە پەرستشەکان لەم دەڕۆژەیە هەن. ئەفەرمێ ڕۆژووی تایە نوێژی تایە
ئەفەرمێ سەدەقەی تایە، ئەفەرمێ حەجیشی تایە، هەموو ئەمانی تایە. واتە هەرچی عیباداتەکان ئوسولی عیباداتەکان کە خۆی دایناوە ئەم دە ڕۆژە نۆ ڕۆژیان تا بە ڕۆژ بوون زۆر خێرە. ڕۆژی دێمی حیوان سەربڕین و پارەبەخشینە لە پێناوی خوای پەروەردگارە. نوێژەکان بەردەوامە بین. لە ڕۆژی نۆیەمەوە وقوفی عەرەفە و مەناسیکی حەج دەست پێ ئەکا. ئەفەرمێ بۆیە گەورەی ئەم دە ڕۆژە لەمەوە سەرچاوی گرتووە. کەواتە ئێمە ئیماندار پێویستمان بەوە هەیە کە ئەم دە ڕۆژە هەرچی لە توانامانە هەیە، هەرچیمان پێ ئەکرێ بۆ ئەوەی کە خوا لە خۆمان ڕازی بکەین لەم دە ڕۆژەیە بەڕێزان بە خەرجی بدەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم دە ڕۆژەیە خاتوە عایشە ڕیوایەتێکی هەیە کە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ نەمبینیوە بە ڕۆژوو بێ. بەڵام ئەوەی کە عولەما محققین ئوسولیین باسی ئەکەن، تەنانەت شێخ بن باز و فەوزان و ئەوانیش باسی ئەکەن، ئەفەرمێن هەندێک لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فرميانا كان رسول الله صلى الله عليه وسلم يوم عاشوراء يصوم يوم عاشوراء وتسعا من ذي الحجة وثلاثة أيام من كل شهر. أفرمون بيغمبري خواه صلى الله عليه وسلم عاشوراء بروجو بوا أفرمون نور روجي يكمي مانجي ذو الحجة بيغمبري خواه صلى الله عليه وسلم بروجو بوا وسير روجي همو مانجي كيش كمشهورة بالأيام البيض كروجي سيانزو چواردو پانزي همو مانجي كي قمرية. ئەفەرمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕۆژوو بووە. خاتوە عایشە کافەرمێ من نەمبینیوە بەڕۆژوو بێ. نەبینینی خاتوە عایشە بەڵگە نیە لەسەر بەڕۆژوو نەبوونی پێغەمبەر، چونکە عولەما ئەفەرمون ئیبن القەیم بەتایبەتی کە ئەم بابەتە باسەکە ئەفەرمێ ئەو خێزانانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمون بەڕۆژوو بووە ئەوە خەبەرێکی مثبیتە، واتە ئیثباتی ئەو ئەکا بەڕۆژوو بووە. أفرمي خاتو عائشة كافرمي من نبيني ونفي أفرمي والمثبت مقدم على النافي. أفرمي مثبت لبيج نافية ويا أجر رواية كان صحيح بن استار روايتي أو خزاناني بيغمبر صحيحة لبرو باكسبو روايتي خاتو عائشة خوي دسخرونا قبل بيغمبر يخوا بروجونا بونا برنزان إما ألين كردوي تشاك باشترين كردوي تشاك تشاكتريني كردوي تشاك كان روجوا لبرو خواهی پروردگار لحديث قدسي كافرمي كل عمل ابن آدم له أفرمي همو كردويك إنسان بو خويتي إلا الصوم أفرمي تنها روجونا به فإنه لي روجو تنها بو من وأنا أجزي به أفرمي من أزانم شون باداشتي خلقي روجوان أدموا كواتبا حول بدين أمنو روجو بروجو بين روجي ديمش إن شاء الله بتواني خواهي پروردگار هل كس بتواني هبه دستي هبه بتواني قربانيك بكا يكي كلو كار گرنگاني كأقاما لي ببرزان لمشن روجيا أويا كبيغمبري خواه صلى الله عليه وسلم وكو سنتك بما نفرمي أفرمي إذا رأيتم هلال ذي الحجة وأراد أحدكم أن يضحي فليمسك عن شعره وأظفاره. أفرمي بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرميتي أجر مانجي ذو الحجتان بيني وهركسك ويستي قرباني بكا أفرمي باموي بدني لينكاتوا وباني نوككاني نكا بو لبروي أما نبجدار بن لعبادتي أمشان روجيا بەڵام ئەمە سنەتە ئەگەر توانیمان پابند بیت پێوەی باشە، ئەگەر نەمانتوانی با خۆمان سار نەکەینەوە لە عیبادەتەکانی تر. یعنی کەسێک بڵێ جا من ئەگەر نەمتوانی مووی بەدەنم لێ نەکەمەوە کەواتە قوربانیش ناکەم خێرم ناگەنە بەڕێزان با خەڵک سار نەبێتەوە لەمانە بە حکمی ئەوەی کە ئەگەر نینۆکی کرد ئەگەر ڕیشی مەسەلەن چاکرد ئەگەر سەری چاکرد لەم چەند ڕۆژەیە ئێمە ئەڵین قەی ناکە ئەمانە مەکروهن، بەڵام ئەسڵ وایە کە تۆ پابند بیتا ئەتوانی لەقەدر توانای خۆت پابند بن نتوانی ئەو کاتە ناڵین خراپەیەکت کردووە. بەڵام ئەگەر ئەتەوێ خێرە باشەکانت دەستکەوی بەپی ئەم سونەتانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیکە دووسێ ڕۆژمان لە بەردەسە ماوە بەڕێزێک ئەوێ سەری چاکە ئەوێنی نۆکی بکە بیکە دواتر بە ئەمانە نەکە تا ئەو کاتی کە قوربانیەکەی ئەکا کە قوربانیەکەی کرد ئەو کاتە ئەمانش دیسانەوە ئاسایی ئەبنەوە و ئەتوانێ مووی بەدەنی لابەرێ. خاڵێکی کە پێم خۆش ئاماژەی پێ بکەین بەڕێزان مەسەلەی قوربانیکردنە. قوربانیکردن خۆشەویستان باشترین عیبادت لە ڕۆژی جەژنا کە ئەکرێ سەردانی خزم و کەس و کاری گردن ئازایی ئەمانە کاری گەورن، بەڵام هیچ کار لەمانە ناگەن بە قوربانیەک بۆ خوای پەروەردگار. قوربانیەکەش خۆشەویستان ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئێمەی گوتووە و فێری کردوین حیوانێک کە مەڕێک بێ یا بزنێک بێ باشە بزنەکە ئەگەر ساڵی تەواو کردبێ و مەڕەکە 6 مانگی تەواو کردبێ حیوانی مەڕەکە حیوانی سپێکە ئەفەرمی ئەمە بۆ خاوەن عایلەیەک ئەبێت. باسی گەورەتر ناکەم، ئێمە لەقەدەر کەمترین توانا ئەەکەین. واتە ئینسانێک بتوانێت کاوڕێک بە 200,000 دینار بکڕێت ئەگەر 10 سەرخێزانیش بێ ئەگەر 4 ژن و 15 مناڵیشی هەبێ ئەو کاوڕە بەشی هەمویانەکە.
ئێمە نەڵین وڵا کابرا بۆ هەر کەسێک حیوانێک وانە بۆ هەر خانەوادەیەک حیوانێک ئەو خانەوادێ ئەو ماڵە خوێنێکی تا بڕێژرێ فکرە و ئامانجەکە ئەمەیە بۆ خوا لە خۆڕازیکردنە کەواتە ئەگەر ئێمە توانیمان خاوەن عائیلەیەکی بەڕێز 200,000 هەبێ بیدا بە حیوانی قوربانی بکە بڵێ ئەمە بۆ خۆم و ماڵ و منداڵم بەر هەمویان ئەکەوێ ئینشاء الله حیوانی گەورە وەکو ڕەشکە وڵاغ ئەکرێ حەوت خاوەن عائیلەتیایە بەشدار بن نەک حەوت کەس ینی حەوت لەگەڕێکێکە حەوت دراوسێ بەیەکەوە کۆ ببنەوە بڕۆن پارەکەیان بن بە ڕەشە وڵاغێک هەر سەرۆک عائیلەیەک ناوی خۆی و خانەوادەکەی خۆی لێبێنێ ئینشاء الله بەشی هەمویانەکە لەبەرەوە ئەم عیبادەتانە بەڕێزان گەورن گرنگن وەکو عەرزم کردن با ئێمە دڵی خۆمانە لێ سارد نەکەینەوە ئەمانە زۆر لە خوامان نزیکە کاتەوە کاتەکانی کە من پاداشتەکانی زۆرن بەو هیوایی کە هەمومان بتوانین لەم دەڕۆژەیە چۆن خوای پەروەردگار پێی خۆشە ئاوا بەندەیەکی صالحی خوابین ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەستبێنین خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی هەموو لایە قبول بفەرمێ والسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه